هەندێک بچینە پێش پاش ئەو کلیپانە کە کردن بە سینەمایی لەگەڵ یا فیلمێکم کرد دوکۆمنتەری تقریبا 50 دقە بوو بە ناوی ئەڵوان سیناریۆی نووسینی نووسەر ئەبراهیم باجەلانی نووسەر ئەوەش مێژوو نووسە نووسەرە سیناریۆ ئەو بوو ئەو فیلمەم لەوێ جێبەجێ کرد دیسان بە سینەما ڕەش سپی بوو یعنی من زۆر شانازەیەکەم بەڕاستی بەو دوو ئیشە لەبەرەوە قۆناغێکی تازە بوو بۆ من وەروها بۆ ئەرشیفی تەلەڤیزیۆنی کوردی و هونەر و ڕۆشنبیری کوردی توانیم لەم کاتە ئەو دوو شتە گەورەیە بکەم لەگەڵ یا زۆر بەرنامە و گۆرانی دیکە ناو ئستودیۆ و دەرەوەی ئستودیۆ کردووە بەڕاستی تاکو ناوەندی حەفتاکان ڕەنگاوڕەنگ بوو سینەما و تەلەڤیزیۆنی عێراق بوو بە ڕەنگاوڕەنگ لەگەڵ تیپی زانکۆی سلێمانی ئەو کاتەدا هێشتا تەرحیل نەکرا بوو زانکۆی سلێمانی بۆ هەولێر لەوێ بوو بە سەرپەرشتی بەڕێز هونەرمەندی گەورەی کورد کاک ئەنوەر قەرەداقی بەڕاستی ئاشنایەکی باشمانە بوو لەو ماوەیە ئیشی باشمان کرد چەندین گۆرانیمان تۆمار کرد بۆ هونەرمەندان وەکو ئەسعەد قەرەداقی وەکو عوسمان شارباژێری مەجموعەیەکی دیکە لە هونەرمەندانی ئەو سەردەمە لە سلێمانی وەروها چەند گۆرانەیەک بۆ تیپی زانکۆی سلێمانی چاوە جوانە لەیلێ نووری ڕوخسارێ چەندین گۆرانی دیکەش لەوێت هەروەها لە هەولێر هاتمە هەولێریش هەروەها لە کەرکووک کۆمەڵێک و چوومە دوهۆک لەگەڵ مامۆستا محەممەد عارف جزیری و لەگەڵ کاک دڵشاد ئەو کاتەدا کاک دڵشاد گەنج بوو تیپێک هەبوو ناوی سولاب بوو هەروەها تیپەکانی تری دیکەی شارەکانی کوردستان تیپی باواجی ڕەحافی کە مامۆستا سەردار مامۆستا سەردار بەڕاستی پێشەوە ببمە قوتابی چوو کاکم بینم لە پەیمانگا هونەر جوانەکان 1964 بینیم لە پەیمانگا هونەر جوانەکان و بەشی میوزیک بوو ئامێری نەی لەوێ بینیم تەعەرفم کرد لەگەڵ پاشەوە یعنی ئەو ماوەیە من زیاتر بایەخم دەدا بێژگەلەوە یعنی ئەو کارانە بێژگەلەوە کارێکی فەرمیشم هەبوو لە ناو تەلەڤیزیۆن باتەنەن تەلەڤیزیۆنی بەغا چەند بەرنامەجێکی بە زمانی عەرەبی هین کەناڵی بەغا هەفتانە دەبێ من بیکەم یعنی چەندین بەرنامەجم کرد بەرنامەجی هەفتانە لە تەلەڤیزیۆنی بەغا لەگەڵ ئەوەش ئەو کارانەش دەکرد بەڵام یعنی باوەڕ بکەن یعنی خۆم زۆر زەختمە کرد لەسەر خۆمە هێلاک ببم ماندی ببم ئیشە کوردیەکان بکەم لەلایەکەوە ئەچمە کەرکووک دێمەوە ئەچمە سلێمانی ئەچمە هەولێر یعنی ئیشی زۆرم دەکرد یعنی نەوەستام لەسەر تەنها مەتەنەن یەک کارێک یا یەک ئیشێک میوزیکم دەکرد گۆرانیە بەرنامەی مناڵان بەرنامەی ڕۆشنبیریەکان بەرنامەی هونەریەکان بێژگەلەوە کاری دراما ئەو ماوەیە من ئەسیستنت بووم هاوکاری مخرجە عەرەبەکانم دەکرد تاکو گەیشتە مەرحەلەیەک وتیان نابی دەبێ مخرجێک کورد لەگەڵیان بیخۆی کارەکان بکە بۆ بێگومان من 3-4 ساڵ لەگەڵ ئەوان ئیشم کردبوو من وتیان تۆ کارە کوردیەکان دەکەی بەڵام نازانم بۆ من حەزم نەدەکرد زۆر لە ئستودیۆ یعنی بەڵام ناچار بووم لەو ماوەیە دەبێت فێری کارەکان ببم دوایی ئەو شتە من لە مێشکما دەیکەم و یەکەم جار دەرچووم بە دراما لاس و خەجاڵ تیڤی هونەری هەولێر پێشکەشی کرد
شانۆگەری بوو بەڵام من شانۆگەریەکەم بدە دەرەوەی استودیۆ بە شێوەی سینەما دیمەنەکانمان کرد و لوکیشنمان بۆی دروست کرد لەگەڵ کاک نازم نووسەر و کاک سەباح عەبدوڕەحمان دەرهێنەری شانۆگەریەکە و چەندین هونەرمەند بەشداری کرد بەو کارە 2 سەعات و 10 دەقە بوو یەکەم کارم بوو لە دەرەوەی استودیۆ کرد لەبەر ئەوەدا نەچوومە ناو استودیۆ پاشەوە زۆربەی کارەکان مەجموعەی کارم کرد لەو ماوەیە پاشەوە ژاڵەم کرد لە 85 تۆمارمان کرد 86 نمایش کرا ژاڵاوەش ڕەنگاندێک بتوانانی لای بوەستی باسی کەن بەڵام لە نێوانی ژاڵە و لاس و خەزار میوانی ناوەختم کرد و بووکەخان و بەر لە جێی خۆی سەنگینە نواندنی عەلیەفەندی بوو خوا عافیکا لەگەڵ هونەرمەند نەوزاد مەجید هەروە پاشەوە ئیشی ترم کرد ینی چەند ئیشێکم کرد ئیشی عەرەبیم کرد فیلمێکی سینەمایی 90 دەقە بوو باڵندە شینەکان بەڵام یعنی وا ڕێکەوت هەردوو ئەکتەری سەرەکی کورد بوون ڕەزاق حەیدەر و پەریڤان چەند ئیشێکی کرد و وازی هێنا بەداخەوە کچی بەڕەحمەتی هونەرمەندی کورد گوڵبەهار بوو ئەو ئیشەم کە سەعات و نیوێک بە سینەمایی تەسویرمان کرد یەکەم فیلمی سینەمایی منە کە فیلمی درێژ کە تۆمارم کرد لە ماوەیەش هەر ماوەیەک 4-5 ساڵ ئەچوومە سەر ستایلێک ئەچمە سەر ئیشێک تایبەت هاتمە سەر دیکۆمنتاری یعنی 16 فیلمی دیکۆمنتاریم کرد سینەمایی 16 میلیمتر دوو فیلمیان کوردی بوو یەکێکیان ئەوەی باسمان کرد ئەوەن بوو ئەوەی تریش سروش لە چیا لە دەبەری دەربەندی خانەوە تەسویرم کرد لەو دۆڵە بێژگەوە چەندین فیلمی دیکەم کرد بۆ تەلەڤیزیۆنی عێراق و زۆربەیش ئەچوو بۆ فیستیڤاڵەکانی دەرەوە بە ناوی عێراق بەڵام بەداخەوە من نەچوو هیچ فیستیڤاڵێک لەو کاتەدا هەندێک هانیەک هەبوو لە سەرمانە کە ئەچی نایەینەوە لەبەرەوە تەنها فیلمەکەمانە چوو کەسانی تریش دەڕوا ئەوەش لەلام مهم نەبوو مشکل نەبوو مهم فیلمەکانم ئێستا دیارە لە فیستیڤاڵی مۆنت کارلۆ لە فیستیڤاڵی مۆسکۆ لە فیستیڤاڵی بەرلین لە فیستیڤاڵی کەندا و خەلیج هەیە لە ئەرشیف هەیە لەوێ چووە بۆ ئیشم کردووە 16 فیلمی دیکۆمنتاری یعنی بۆ گەنجەکان ئەڵێم یعنی من نەوەستام لەسەر حاڵەتێک یا مەرحەلێک یا شێوەیەک لە ئیشەکان لە بەرنامە چوومە کلیپ ناو استودیۆ کلیپ دەرەوە استودیۆ کلیپی سینەمایی لەو کاتەدا ڤیدیۆ نەبوو کلیپی سینەمایی چوومە دیکۆمنتاری و کورتە فیلم چوومە ناو دراما دەرەوە استودیۆش یعنی فەرقە درامی ناو استودیۆ لەگەڵ دەرەوە استودیۆ فەرقی زۆرە ینی یەکێک لەو فەرقانە مەتەنە ڕۆناکی یعنی ڕۆناکی ناو استودیۆ فەرقەکە لەگەڵ ڕۆناکی سروشت ینی دەرەوە ینی بۆ نمونە یا دەنگ حتا بەکارهێنانی شاریۆ و کرێن و ئەو شتانە یان لە استودیۆ کەم بەکاردەهێنا بەڵام لە دەرەوە بێگومان پێویستی دەبی زۆر بەکارمێنە